کوورە من مەبێتەوە یەک دەقە ئیدارە ناکەم بەخوا دنیا و بۆ گەڕاو ئەڵێم دیارە ئەوە لێرەی ئەوە بووە لە خەڵوەتای نیگەڕان لە چی؟ لە درۆزن لە تۆ لە من لە پیاوی بوودەڵە و گرگن لە پارەی نەوت و لە داهات لە ئەرەوەڵام و چەهات ئاخر هیچ مەڵێ و دانی شەمات و مت دڵنیا بە دووم و چەفت بێزارم لە دەست و شیاری لە کەمی خزمەت گوزاری جوانە لە خەڵکی غەبی و بێدەماغ لە تاسەکانی ڕێ قەراخ بەڵێ بەلەم لێ مەکە و جۆ بگرە ئەمە گرتم وەرە لە داخ ئەما مەمرە کامە لەو کەرکووکە ئالەو شارەیە سوکسووکە دوکتۆرا و ماستەریان هێنا ئەوەی کەوا زۆر بچووکە دالێکی بۆ خۆی داناوە دوکتۆرای بەفەی کێناوە کورە ئاخر ئەڵێم ئەمە هیچ مەڵێ و بێدەنگ دانیشە ئێستا پاشقڵگرتن ئیشە بە بۆنەی شەراکەتەوە گولە بنێ بەراکەتەوە بەگاڵتە ناڵێم بێزارم کە ئێستا وا شێت و هارم چاوەڕێی موچەی پێرارم ئەڵێ ئەو کۆیە نازدارم کوژراوی نێود و ئیدارم ناڵێم چۆن بوو ئەی چون برادرێ پێی مۆن بوو ئەڵێم چۆنی وەکو تانجەرۆ بەبۆنی یان سیتیەکەی کابرای لە ئەنگوستە چاوا چرای تو ئەزانی چی؟ ئاخر ئەڵەی لە خەڵوەتای قەد لە حەکی مەگرە خەتای ناگرم من کوشتەی شەڕی بێسوود و تۆشی پەتای وڵات بایدایەوە بۆ خوێن میدیاشیان پڕ کردووە لە گوێن بەداخەوە سەروەرانی یاسا لە کوێن ئەخردا تو ئەزانی چییە؟ ئاخر و ماخری ناوێ جۆگرە تاوێ فەرموو ئەم وڵاتە پڕ نەفتایە نەوت فڕیوە بەم سەرمایە عەشەویە دەستی بەسەرا گیراوە هەرچی مەرزە باوی قیست و سلفە و قەرزە وای پشت و کاڵمان کۆڵەوارە چی جوتیارە هەر ئەوەی پەست و بێزارە بەڕاستی وای باش ئەزانم بێیەک و دوو گۆشتی بەست و ماست و پەنیری بەسەرچوو لە تەعزێیە ڕووتانەوەی ماڵی مردوو قۆڕ بەو سەرە موچە بڕین کادرکڕین هەر هەموو ئەمانەم دیوە چیتر؟ تەنانەت شووتی خۆمانەش ئەفرۆشرێ و نەگەیوە عەجیب تۆ جۆ بگرە و پەلەمەکە زۆری تایە بەلەمەکە ئادە و گوندە گەشتیاریە کە بۆ زۆرمان یادگاریە بەتەنها لەبەر قەرەبوو ڕێی سارە نییە بەموو بڵێ کۆن بوو ئەڵێم چۆن بوو هێشتا هەر بێزارم جارێ بۆ ئەڵێم چیم بێتە سەر زارێ بێڵێ بێزار لە پیاوی کەللە بۆش کەیتر لە هونەرمەندی دەنگ ناخۆش بەخوا ڕاستەکی لە فەرماگەی پرگەندەڵی لەو مەتعەمەی پڕە لە پیس و چەپەڵی ئەوە نەم هاوار کرد بۆ هەژارها کاکەڕ بۆ خوانەکە حەکیم وەک شوقەی کرێنشینان دابەش نەکرام و گەڕ بۆ بەم ڕستەیە ئەبمە ترێن ئەم هەفتەیە کامە ئەو خەڵکەیان کرد بە گێل جیلی تیکتۆک چی مۆدێل ئەو خەڵکەیان کرد بە گێل جیلی تیکتۆک چی مۆدێل لەم وڵاتە پڕهەرایە هێندە کێشە و کەم و کوڕیمان تێدایە بێزاریم کۆتایی نەحەقی ناگرم بەخ ئەمەم نەگوت باە بریا بێ ئیشی و زۆری کافتریا کەمی وەشیاری لای میلەت گرانی عیادەی تایبەت چیتر؟ زۆربوونی سەگی بێلانە درۆی برایانی ئیدانە ئەمانە هەموو بە هەر حاڵ فەوتانی دوو موچەی ئەم ساڵ خەفەتەکەی حەکیم و پەرێشانم هەر ئەڵەی دەربەندی خانم بڵاو کرایەوە ناوەکەم سوودی نەما هەم کوونەکەم هەم ئاوەکەم بەداخەوە تۆ مەجالێ بە مەجال مەجالی چی؟ من خۆم بێمەجال کراوە وەک پەروەردە بەڕاستی ئیهمال کراوە مانگەکانم پڕ پشووە ئەڵەی ئەشیای دەستی دووە جوانە چەندێڕێکی ترم ماوە بیڵێ ئەگەر نەیلێم ڕێک ئەبمە بنە سڵاوە بۆ پڕ ئەبم لە چاڵ و تاسە چیتر؟ هێندەم تۆز لێ هەڵ ئەسێنن بۆم نادرێ یەک هەناسە ئەم دیێڕەیان زۆر عەجیبە کامە ئاڵۆزیشە وەک واستەی دایرەی زەریبە چۆن باجی هەندێک دواخەن یان مەلەفەکەی داخەن تۆ بۆستە هێشتا ماوێتی بیڵێ بیڵێ منی کوشتووە شارچێتی بەداخە بەڕاستی کارێ ناخۆشە ئیشی پیاوی خۆفرۆشە تابعا هی مرۆڤی کە لە بۆشە ببوورە کە ڕوون لە تۆشە ئاسایی 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 هیلاکی کردم ئەم شیعرە
کادرکڕین بە پێی سعرە وانەڵێ هەندێکی پارەی چاگەکە ئێ هەندێک پێشینەی زۆر پیسە و خۆی پاگەکە هەرچەندە سعرەکە کەم بووە بەڵام بە کادر کەوتووە یعنی چۆن کادر هەیە سەر بەسەرە ئێ هەیە لە جێی 10 نەفەرە جوانە بە 2 ڕۆژ ئەمە ڕووی داوە کادری دوو جار گەڕاوە لێیە کادر هەیە خۆی ئەنوێنێ بەڵام 100 هەیفتورێ قوڕاوی ناهێنێ عشەو بیلە هەندێک درەنگ ئەیکا ئەلان بۆ چونکە جارێ لە مەعمەلان بەڵێ 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 باواز لەو باسە بێنی یاڵ با کەس بە کەس نەشوبهێنین ئەوە کەی ئیشی ئێمەیە بڵین کادر بە عەرزەیە وەڵا عیشی ئەمەنی ئیشی برایانی ئەو بەرە لەوێ کادر بە تەندەرە ئاخر تۆ یەک داقە بۆ سەجارێ ببوورە مەجالێ نادەم بۆ جۆ بگرە لەم دیێڕە سادەم باش کە دەربارەی پەرلەمانە ئێ کە بە حساب نیۆنەرمان بەڵێ بەڵێ ساڵێکە سوێندیان خواردووە طبعا کەس دەوامی نەکرد ئای چۆن ئەوانش باشە ئەگەر فەرمانبەرێ ئێ مامۆستایە بەڕێوەبەرێ ئێ ئەگەر دەوام نەکا ساڵێ ئێ دەوڵەتی چی لەگەڵ ناڵێ بەڵێ 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 هیچ ناڵ یانی یەکسەر سڕی ناکەن بارە نان و موچەبڕی ناکەن بۆ نا وەک چۆن کردیان وەک چۆن خواردیان و بردیان حەکیم نەبم ئەماڵێم ئەدی وەکو کەلار چۆن لە هاوی ناکڵێم ئەی هاو بایکۆتی زۆرێکی ئازا ئەی گومانی تیانی هی هەندێکی ژنان و پیازە ئەوەی کە خواردی وەک چۆن من لە تۆ بایکۆتم بەڵێ پێم فشەیە هاوڕێی خۆتم وایە وایە منیش بە درۆ بێزارم جێم هێش تۆجۆی نازدارم کە لێرەم ئەمرە و ناچارم بەداخۆ کۆتا دێڕیش ئامەیە کامە هی خەڵکی ئەم سەردەمەیە فەرم پەنا بەخوا قسەی کەسی لەلا ناخوا تابە بۆ ڤیو بۆ شێر و لایکی ئێ پۆستی ئەکا وێنەی مەرجی باوک و دایکی ئەی هاو دە ئینجا هەڵسە و با بڕۆین با ئەوەندەی ترخەم نەخۆی تەواو یەکەم لەبەر تۆ هەرچیش ماوە بۆ هەفتەکەی تر لە ستۆدیۆ